باوەکانم چێ جەنابەت؟ من کادرێکی پارتیم بەس مەرد بەبا من و تۆ با دوو قسە بکەین بەس مەترسە ئەی بەسەر تەپڵی سرم جوابت باشە تۆ دەدەمەوە بۆ بەس نایی لە هەر جێیەک بێ ئەدەبی بکرێ لێت قبوڵ ناکەم. باشە تو بۆ نایی بۆ هەولێر باشە هاوڕێجان ئەگەرم بێمە هەولێر دەبێ حکوم بکرێ. وەڵا نێک حکوم بدرێ بە قورعان کوتە کوتە دەکەین باشە ئەوە حەقڵی خێڵەچی بیرکردنەوەکی تەسچی پارتی و ئەتوشی فێر کردیە. ئەتو لە چێ دەردەوام دەکەی بەم برێ؟ من حەمایە حەمەڕێگرم. چێ؟ حەمەڕێگر حەمەڕێگێر ئێستا دەزانم چی. باشە خەڵکی ئەهلی گەرمیانیشم تۆ بەس بێ بوو لە ئەگەر خۆم نەتەقانۆ پێت من کوڕ باو خۆم باشە یعنی ئیشی تیرۆریستیش دەکەن ئەنگۆ کاکە جێ لە برات بگرە جێ بگرە جێ بگرە باسی ئەمەڕێگر ئەو شتانە لەو مەکە جێلام بگرە بام دوو قسەت پێ برێم چکە وەختم نییە لەگە ناوعیوشی تو یەکەم جار ئەتوو بە من دەرەی ئەگەر ئازای وەرەوە ئەگەر سەرۆکە کەشت و بابی سەرۆکە کەشت ئازانە بە ئاشکرا دێنە ئەوروپا ئەوە یەک دوو ئەو ڕۆژێ ئەمە دێینەوە دەبی ئەنگۆ هەمووتان دادگایی بکرێن سێ دەجێ کۆرە هەفتا پشتت گووی بخوا نەک بەخۆت شکە تەلەفۆنۆ من نەکەی هەی بێ قیمەتی بێ باشی براکەم سەرچاو باشە کاکە تۆ هەموو جوونە دۆ بە مندا برا گەردن مازا بکە گەردەنت ئازا تر لەسەر گەورەی خۆت بە گەردنمە ئازا بکە بەخوای گەورە تو ڕەبووم خەجاڵەتم برای گەورەی کێشە نییە بەڵام یعنی بەخوای گەورەی لێتش ناترسم و بەس لەم برای خۆتە ببوورە زۆر پەشیمان بوو چاوەکەمی گەردن مازا بکە بەخوا بڵای بکەیت تۆ نێکی تۆ یەک شتە بەس لە گەورەی و خۆت ئەم براتە ببوورە گوێنم داوە باشی بام نییە پرسیار لێ بکەم یعنی ئەو دەسەڵاتە ئیوەیە تو لەسەری قسە بە خەڵکی برێ کورە وەڵڵا جان ئەتە بام نییەک پرسیار لێ بکەم یعنی قەت دیتیتت بنەماڵەی بارزانی و تاڵەبانی قسە بە یەک خەڵکی برێن کە دژیانە کە دژی گەندەڵەکانی قەت نەبووە لە گەورە گچکیان یعنی بنەماڵەی بارزانی تاڵەبان لەوەی ناولانچیان هەتا ئەو عمری 100 ساڵە قەت قسە کاگە ڕەشدەر بەس لە ڕوخسەتت ئەزای من بۆچی جوێنم پێدا ئەحترامم بەیە بۆ تۆ کابرایە هەولێری برادەر و سوێنی خوارەوێت هەمومان یە 15,000 دلار وەرەگریام شخصە ئەیت بەس ئیلۆ واللهی من خزمەتی جەنابەت بکەم وتی ئەمە مانی 15,000 دلار دەنێ نام ڕاستیەکە درۆیەکە پمپ میدا دەوڵم برای ئەمە مەعاشەیە ئەدەنێ ئیتر بۆ جوێنەدا ئەخە باشە یعنی 15,000 دلارم هەبیتن یعنی ئەم کەنجی جێنێومدایە ئەمە ڕەخنەی دەگرن لە پارتی ڕەخنەی دەگرم لە یەکێتی دووش بڕات هەبی هاوڕێجان یعنی ڕۆژی 8 سعات ئیشی دەکەم لە هەفتەک 5 وەڵڵای ڕاستە تۆ ئەو خوان براتە گەردنی ئازاب تۆ ئەو مارت ئاوابی کاکە کاتە چی خۆش هیچ پێویست نییە تۆ گەورەی برای گەورەی عەزیزی مە قوربانت کاکە ڕەشدەریا براکەمە لە ماسنجەری جوێنم پێدا خەجاڵەتم بەخوای گەورە مە قوربانت براکەم کاکە براکەم